بەرزبوونەوەی نرخی سوتەمەنی لە هەرێمی کوردستان درێژەی هەیە پاش گرانبوونی نرخی نەوتی سپی لە هەفتەکانی ڕابردوو. ئێستا نرخی هەر لیتێک بەنزینیش بۆ هەر سێ جۆرەکە 25 دیناری دیکەی چۆتە سەر. شۆفێران نیگەرانن لە بەرزبوونەوەی نادارپەروەرانە. والله ئێزانی چۆن ئێستا من وەک ساق تەکسیە ئاین دەسەڵاتمان نییە هیچ دەسەڵات چی بکەین ئێستا بانێ گریمان 30,000 40,000 تەکسی لەم شارەیە چی بکەین بینە سەر جادە چی بکەین ها چی بکەین نازانم ئەچی بۆ لای چی بکەین نازانم دەسەڵات هیچ کەس نی بەنەفەرەڵی 30,000 ئەڵێ بە هەر بە دوو ڕۆژم بەڵ پارەم پێ نییە بە دوو ڕۆشتوم و ئیتر ئاوایە هەموو کەسی ئاو پێڵێ نازانم ئەڵێ پێڵێ 5,000 کە بەنزین بە 450 بووە پێڵێ 5,000 وڵای هەر بە 30,000 ڕۆژم کاتی 450 بە 30,000 ئێستا بەنزین گرانە کاگەڵێ بەنزین گرانە لە خۆ دەسەڵاتی من نییە هیچ چی بکەین نازانم وەڵای هیچ دەسەڵاتێکمان نییە بەنزین نییە ینی هەموو شتێک گران بووە ینی حکوومەتیش بڵێ چی ینی هەر خەڵکەکە ئەم حکوومەتی بەرز کردوتەوە ئەبێ خۆشی ینی تەحملی وەزعەکە بکە تۆکە پەنجەکەم وەرەکەی ئەم حکوومەتە بەرزەکەیتەوە ئەبێ خۆش دوایی قەناعەتی پێ هەبێ ئەیتر کە خۆ دەڵێ بژار دەبێ خۆشە قبوڵیکەی. بەنزین لە جۆری نۆرمال بە 950 دینار و محەسەن بە 1150 دینار و سۆپەریش بە 1300 دینار بۆ هەر لیترێک دیاری کراوە. دانانی گومرگ لەسەر سوتەمەنی لە نێوان بازگەکانی سلێمانی و هەولێر لەلایەن یەکێتیەوە چاودێری نەکردنی نرخی سوتەمەنی لەلایەن حکوومەتەوە و ڕێگریکردن لە هێنانی ئەو بەرهەمبە لە ناوەڕاست و خواروی عێراقەوە بۆ هەرێم دیارترین هۆکارەکانی بەرزبوونەوەی بەهای سوتەمەنین لە هەرێمی کوردستان. زۆر گرانە ینی سامن محەسەن تێکەم 1125 سیارەکەم بێر محەسەن وەرەگری هیچ وەرناگری بە گرانە مەعاشەکەشمان کەمە ئیتر چی بکەینەوەیە طبعا ئەگەر میچە نەبیە من میچەکەم لە بەغایە لە بەغا وەرێگرێ بەرەوە تۆزە پارەمێ بەس خەڵکی سلێمانی پارەکەی دوو مانگ سێ مانگ کە ڕەتێ مەعاشیانە گوناحە ینی موچەکە و لە بەغای و خواخۆشتە بەنزینەکەشە لە بەغا بۆتان بێت و نەژاتان وای ڕاست دەکەی چکە مۆزەفم لە بەغا تر تەقاعد دەرچین تر سەرڕای خۆشبەختانە موچەکەش دواناکەی بەڵام ئەم نرخە هەر بارگرانیە چ جای ئەگەر موچەکە لە هەرێمەوە بێ گرانیە وەڵا گرانی زۆر گرانیە ینی 1125 زۆر گرانانی بەرەوەڵا بارگرانیە کە بڵێن ئێستا ئاوار 250 500 چێتەوە سەری دوایی نایەتەوە شوێنی خۆی ینی بەڕاستی بەنزین گران بووە وەزعی خەڵکی ژاوایە بێموچەی و ینی بێ بازاڕی بەڕاستی شتێکی باش نییە خۆی حکوومەت بەڕاستی ئەبێت ینی ئاگای لە خەڵک بێ ئەو شتانە زیاتر ڕەبتێ بە حکوومەتەوە بێ ئاگای لە بازار بێ ئاگای لە بەنزین بێ ئاگای لە وەزعی خەڵک بێ ینی بازرگانەکانی چێن هەمویان زیاتر ڕەبتیان بە خۆیانەوە هەیە هەمووی خۆیانن دروستیان کردوون ئیترە بێ ینی وەزعی خەڵکەکە ببینن ئێتۆ کابرا کە دوو مانگ جارێ مەعاش وەرگرێ و بەنزینی ژەر بەرز بێ و شتومەچی بازاڕە گران بێ ینی خەڵکی تر دەسەڵاتی بێزار بووە ینی بەڕاستی ئەبێ حلێک بووە ئەمە بدۆزنەوە چکە بەنزین جاری وایە یێتەوە سەر 450 دابەزینەکەی زۆر درەنیێتەوە بەس کە بۆ بەرزبوونەوەکەی زۆر بە ئاسانی بەرزە بێتەوە ینی بەڕاستی ئەوە خەڵک تەحەمولی ناکە. بەپێی زانیاریەکانی پەیام بەشێک لە بەرپرسانی حکومی و حیزبی هەرێمی کوردستان بازرگانی بە زۆرێک لە بەرهەمە بازرگانەکان و لەسەر و هەمویانەوە سوتەمەنی دەکەن هەر خۆشیان هۆکاری دروستبوونی قۆڕەخکاری بەرهەمن تاوەکو تەواوی مامەڵە بازرگانیەکانیان لەسەر حسابی هاوڵاتیان بەرەو پێش بەرن. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.